The general election will be held on May the 7th. لە دوای ڕۆژانەوەی پەرلەمان و دەستپێکردنی بانگەشەی هەڵبژارنە گشتیەکان لە بەریتانیا هەرێک لە سەرۆکی پاردەکان دەستیان کرد بە گەڕان بە ناوچەکانی وڵاتەکەدا بۆ بردنەوەی دەنگی خەڵک. هەڵبژارنە گشتیەکانی بەریتانیا هەموو 5 ساڵ جارێک لە یەکەم پێنجشەمەی مانگی پێنجە ئەنجام دەدرێت. گرنگترین بابەتەکانی ئەم هەڵبژارنە بریتین لە کەرتی تەندروستی، ئاپووری وڵاتەکە، پەیوەندی بەریتانیا بە یەکێتی ئەوروپا و مەسەلەی کۆچ، کەرتی پەروەردە و هەروەها بەرگریە. جگە لە کاربەدەستانی ئێستای پارتەکان کەسایەتی ناسایی وەک تۆنی بلێری سەرۆکوەزیرانی پێشووش کە ماوەی 10 ساڵ لەسەر حکم بوو هاتە نێو بانگەشەکەوە. کاندیدەکانیش چەند هەفتەیەکە دەستیان کردو بانگەشە لە ناوچەکانی خۆیاندا. من ناوم ڕۆد ئەبوو حەربە. کاندیدی پارتی کرێکارانم لە بانگەشەکەماندا بە یەخمانداوە بە مەسەلەی نایەکسانی، هەروەها مەسەلەی خانوو، سێهەمش مەسەلەی کەرتی تەندروستیە، چونکە نامەوێت بکرێتە کەرتی تایبەت. ئەمڕۆ چین ماڵ بە ماڵەگەڕین و قسە لەگەڵ ئەو کەسانەکەین کە هێشتا قسەمان لەگەڵ نەکردوون، هەروەها پەیامی خۆمانیان بۆ جێهێڵین. جگە لە بڵاوکردنەوەی چاپەمەنی کە تیایدا گرنگترین پەیامی کاندیدەکەی تێدا خۆشیان ماڵ بە ماڵ دەگەڕێن و گفتوگۆ لەگەڵ دانیشتواندا دەکەن. گرنگترین شت بۆ من کەرتی تەندروستیە، لەبەر ئەوەی بە زەحمەت چاوپێکەوتنی دکتۆرۆم بەرەکەوێ، هەروەها بابەتی سەلامەتی ئەم ناوچەیە لەبەر ئەوەی تا ئێستا 8 جار دەست هاتوۆتە سەرم. هەروەها بۆ یارمەتیدانی کاندیدەکان ئەندامانی دیکەی پارتەکە و هاوڵانی کاندیدەکە خۆبەخشانە بەشداری بانگەشەکە دەکەن. دامی ئەنجومەنی شارەوانی گەڕەکەم ئەمڕۆ ماڵ بە ماڵ ئەگەڕێم لەگەڵ کاندیدەکەماندا بۆ ناساندنی بە خەڵکی ناوچەکە. خەڵک زۆری پێخۆشەکە کاندیدەکە خۆی ئەچێتە بەر دەرگاکەی و گویان لێ دەگرێت لە ڕۆژی پشوودا. چۆنەتی ئەنجامدانی بانگەشەی هەڵبژاردنەکان لە بەریتانیا لەژێر چاودێریشی وردی کۆمیسیۆنی هەڵبژاردنەکاندایە. جگە لە دیاریکردنی ئەو بڕەپارەی هەر کاندید و پارتێک دەتوانن خەرجی بکەن، هیچ زانێک بووینە پۆستەر و بڵاوکڕۆ لە شوێنی گشتیدا دابنێت. لێرە بانگەشەی هەڵبژاردن ڕاستەوخۆ دەکرێت و حیزبەکان خۆیان خەرجیەکە دەگرن ئەستووە و ئەو خەرجیەش لە یارمەتی دۆست و لاگیرانی حیزبەکە پێیا دەکرێت. یعنی هیچ ئەرکێک لەسەر دەوڵەت نییە، بەڵام لای خۆمان بە پێچەوانەوە حیزب خاوەنی دەوڵەتە، خاوەنی شارە، خاوەنی شەقامە، خاوەنی خەڵکەکەیە، بە پارەی ملت بەدایان دەستگای تەلەڤیزیۆنی هەیە لە قازانجی حیزبەکان بەکاردێت کاتی هەڵبژاردن. بانگەشەی هەڵبژاردنەکان لە بەریتانیا کە خاوەنی کۆنترین سیستەمی دیموکراسیە لە جیهاندا تایبەتە بۆ مەسەلانەی کە ڕاستەوخۆ کاریگەری لەسەر ژیانی هاوڵاتیان هەیە، مەژوا دەکات کە ئەوان بە وریاییەوە کاندیدەکانی خۆیان هەڵبژێرن. سەرنگ حارس زەنارتی، لەندەن.